تۆ نابێ بچی لە قەبرستانە خەریکی سوعبەتکردنی قەبرستان ناو قەبرستانە ئەو لە کابرا مردووە کە سوکارەکەی بۆ یەگرین توش خەریکی سوعبەت و قسەی خۆش بەداخەوە زۆر دیادێکی ناشرین لە گۆڕستانە دەیبینیت پێکەنین ئەچێتە پشتە ناو قەبرستانەکە لە تەنیشتی جەنازەکەی پێکەنێت ئەم سوعبەتە دروست نییە چونکە دڵی بەرامبەر بریندارەکەی ئەو لە کەسێکی شیرینی مردووە تۆش خەریکی سوعبەتی لەوە ناشرینتر ئەوەیە کە بەداخەوە لە گۆڕستانە بە جەماعی دەوەسن بە ڕیزەڵی منتەخەبن ڕسمەگرن ناو قەبرستانەکە تخوا شەرم ناکەن لە خۆتان تخوا یعنی ئەو کەسانی کە ئاوا دەکەن ئەو کەسانی کە ئاوا دەکەن تەقوای خوا ناکەن لە خوا ناترسن کە دەڕۆنە ئەو شوێنانە لەوێ کابرا کەسێکی مردووە لێرە 6 نەفەر ئەوسن دەی کاکەبان ئەو قەبرستانەکە بۆ یادگاری ڕسمێ بگرین باشە عیب لە خۆت ناکەی شەرم ناکەی لە خۆت تۆ گەر باوکت برات کە سوکارت بمرێ کوڕێکت بمرێ کچێکت بمرێ ئاوا خەڵکی ڕسم بگرێ چی پێ ئەڵێی ئەڵێ دەستخۆش بەداخەوە ئەو ڕێز و حرمەتی جاران هەبوو نەما دراوسێکە ساڵێ 2 ساڵ تەلەڤیزۆنی هەڵناکرد دراوسێکەمان مردووە ئێستا باوکی مرێ دوای 2 مانگ هەڵپەرکێ شاییە تاو باوکی چی دایکی چی برای چی هەمووی ڕۆی بۆیە ئینسان ئاگاداری خۆی بێت سوعبەتکردن دروستە بە مەرجێک شوێنەکە گونجاو بێت لە گۆڕستانە سوعبەت ناکرێت یا ئەڕۆیتە ماڵێک تعزیەکە کابرا کەسێکی شیرینی مردووە سوعبەت و قسەی خۆش و پێکەنین یعنی زۆر جا بیر ئەکەمە باشە دانیشتومە لە مەجلیسە ڕۆژی 2 ڕۆژ و کابرا مردووە لەو ماڵەدا پێکەنین و قسەی خۆش خاوەن تعزیە چی بکە فەقیرە تۆزە ئینسان شەخسیەتی خۆی پارێزێ ئەو کاتانە دروست نییە بۆچی لەبەرەوە دڵی بەرامبەر بریندار دەکەی وێرانی دەکەی ڕقوچینە بەرامبەر دروست دەکات ئەو بێڕێزێ بۆ ئەو کەسەی کە کەسێکی تازە مردووە تۆ ئەچی لە سوعبەت و قسەی خۆشەکەی من ناڵێم تۆ بگری و لە خۆت بدە بەڵام سنووری خۆت بزانە لە جیاتی پێکەنین قسەی تر بکە دوعای خێری بۆ کشتی تر بکە بۆیە ئاگاداری خۆت بە ئەو وێنە جەماعیش واز لێ بێنن شەرم بکەن لەناو قەبرستان و لە دەروی قەبرستانەکە با ڕسمی یادگاری بگرین بۆیە ئاگادار بە ئەو شتە زۆر خراپە ئیمامی سۆفیانی کوڕی عویەینە ڕەحمەتی خوا لێ بێت دەفەرمێ قسەی خۆش گاڵتە و قسەی خۆش سونەتە بەڵام بۆ ئەو کەسەی لە شوێنی خۆیان دایبنێ شوێنی خۆی نەک بە کەیفی خۆ لە هەموو شوێنەکە سوعبەت بکەی